سڵاو هاوڕێیان بابەتی ئەو گەنجە بە ناوی زانا سەلیم ئەحمەد کە گەنجێک بوو چوو داخوازی کچێک بینیمان وێنەکانیمان بینی ڤیدیۆکەمان بینی کە چۆن ئەشکەنجە درابوو لە لای ماڵی کچەکە. ئەمە بوو بابەتێکی زۆر گەورە لەناو سوسیال میدیا. زانیاری تەواوم دەستکەوتووە ئێستا کێ لە پشتی ئەمانە بوون، کێنە ئەمانە چکە زۆر کەس ئاوت ئەمە کچی کام مەسئولە یان کچی کێیە، کێ لە پشت ئەمەیە کە کەس ناتوانێت هیچیان لێ بکە. بۆ زەجەیەکی زۆر گەورە لە سوسیال میدیا. من ئێستا تەفاسیلی بابەتەکەتان بۆ دەڵێم کە چۆن ئەم شتە کراوە، چۆن تعدان لەم گەنجە کردووە، کام بەرپرسی پارتی لە پشت ئەم بابەتەیە. هەڵبەت ناوی کوڕەکە وتم زانا سەلیم ئەحمەدە، خۆی و دایکی کاتی خۆی کرێچی بوون لە ماڵی ئەم کچە، یعنی یەکتریان ناسیوە. ئەم زانایە لە فترەی ساڵێکەوە بزانم سێ جار چووە داخوازی ئەم کچە. جاری سێم ئیتر بە تەواوی بێ ئومێدیا کردووە و ئیتر هاتوتەوە و وازی لێ هێناوە و بابەتەکەی لەبیر کردووە کە ئیتر نەچێت چونکە سێم جار. بەڵام براکانی ئەم کچە لەگەڵ مامەکانی ئەم کچە دەچنە سەر ماڵی. ئێستا پێتان دەڵێم ناوەکانیانیش و کام بەرپرسە لە پشتیان و خۆزگە هەر بەس لە کوڕیاندا بە بزان چیان بەسەری دایکی هێناوە. ئێستا هەمووی بتان باز دەکەم. هەڵبەت سێ مامی کچەکە لەگەڵ سێ برای کچەکە دەچن. یەکەم جا برایەکی لە دەرگادا زانا دەرەچی قسەی لەگەڵ دەکات، دەچتە ژوورەوە، ئیتر دەرگا بە کراوەی دەڵێ، ئەوان تریش دێنە ژوورەوە. مامێکی لە دەرەوە بێ حرەسیار دەگرێ، دەیبەنە ژوورەوە بە حەیزەرە دەبانجا شتیان پێوە، هەرچی پێیان کراوە لێیان داوە. یعنی ئەشکەنجەیەکی زۆر گەورە. بەڵام لە هەمووی خراپتر، لە هەمووی پیستر مەسعود بارزانی لە دایکیان داوە، لە دایکی کوڕەکە ئەودان داوە، چیان بەسەری کوڕەکە هێناوە، ئاواشیان بەسەر دایکیان هێناوە. هەڵبەت هەموو وێنەکانم لایە، هەموو وێنەکانم لایە، بەڵام بڵاوی ناکەمەوە چونکە ئەو ژنەش نەیویستووە ڕسمەکانی بڵاو بنژنە و حەقێکی ڕێزمان بواە. بەڵام ئەمە جەریمەیەکە، تاوانێکە. مەسعود بارزانی قبول دەکەی کەسێک وا لەم ژنەکەی تۆ بکە؟ مەسعود بارزانی قبول دەکەی بێن وا لە ژەیرا بکەن یان لە کچە کە بکەن مونیرە یان ئۆرفا یان نەبیلە؟ مەسعود بارزانی قبول دەکەی بێن وا لە ژنەکەت بکەن، لە کوڕەکەت بدەن و لە ژنەکەشت بدەن؟ ئەمە قبول دەکەی؟ سێکە ئەم جەریمەیە، ئەم تاوانە. ئەمە بۆمان دەردەچێت کە ئەم وڵاتە وەک دارستانێک ئەو حیوانانەی بەهێزن، حیوانی بچووکەکان دەیگرن و دەیخۆن و تعدان لێ دەکەن. بزەبت ئەمەیە. هەڵبەت ئەو بەرپرسەی لە پشتی ئەمانە ناوەکەی جەمال مورتکەیە. جەمال مورتکە بەرپرسێکی باڵای لەشکری پارتی دیموکراتی کوردستانە کە دەچنە ژوورەوە پێی دەڵێت بشمانگرن کاک جەمال ئازادمان دەکە، ئۆکەیمان لەو وەرگرتووە. ئەم قسەیە دەکەن. ئیتر ئەشکەنجەیەکی یەکجار زۆر لێ دەدەن، هەرچی قسەی ناشرینە پێیان دەڵێن خۆی و دایکی و دەچنە دەرەوە. ئەوە بوو زەجەیەکی گەورە لە سوسیال میدیا و باس کرا. پارتی ئاسایش وتی دوو کەسمان گرتوونە، درۆ دەکەن. یەک کەسە دووەم ماڵی کاکزانە چوونە وتیوانە کاکە ئەم گەنجەی کە گرتووتانە عەمری 16 ساڵە، نەبیری ومانە، نهاتوە ماڵی ئێمە، نەپەشدار بووە لە لێدانەکانی ئێمە، بۆ گرتووتانە ئەبێ ئەوە بەردن. بەرنەدەن قسە دەکەین. ویستیوانە ئەم گەنجە 16 ساڵیە لەگەڵ مامی کچەکە کە لە دەرەوە و حرەسیار دەگرت بگرن و بیخەنە ئەستوی ئەم گەنجە، دوای بڵێ لەژێر 18 ساڵە و تەواو نییە و نازانم چی تاخیری و بابەتەکە دایخن. بەڵام گەنجەکە بەردووە 16 ساڵەکە ئەوی ترماوە. بەڵام پێش کەسەکەی تر هیچیان نەگیراون، درۆ دەکەن. پارتی ئاسایش حکومەتەکەی مەسعود بارزانی درۆ دەکات. سێ مامی کچەکە بەشداری شەڕەکە بوو. ناوی یەکێکیان بەشدارە، نەجمەدینە، شەمسەدینە، نەجمەدین و شەمسەدین و بەشدار. پێشمەرگەی جەمال مورتکەنە. برای کچەکەش یەکێکیان پێشمەرگەی جەمال مورتکەیە. بڕۆ لە ناو فێسبوک ڕسمەکانیان دەبینن. وێنە زۆر شتم لایە، بەڵام من ئێستا بڵاوی ناکەمەوە. بەڵام لەسەر ئەم بابەتە دەڕۆین
کە چۆن پێچ کەس بچن لە ماڵێک گەنجێک بەو شێوازە ئەشکەنجە بدەن، ژنێک بە تەمەن ئەشکەنجە بدەن، ئەمە تاوانێکی زۆر گەورەیە، ئەمە جەریمەیەکی زۆر گەورەیە، ئەمە تەنانەت بەژێر سێبەری ڕێبازی مەڵا مستەفا دەکرێت. مەڵا مستەفا و کوڕەکانی نەوەکانی بوونەتە گورگ بەربوونەتە گیانی خەڵک لێیان دەدەن، کەسێک کومنتێک دەنووسێ دەیکوژن، کەسێک نامەیەک دەنووسێ دەیکوژن، کەسێک خەونێک دەبینە دەیکوژن. ئەمەیە ڕێبازی مەڵا مستەفای خائین و خۆفرۆش، ئەمەیە ڕێبازی مەڵا مستەفای خائین و خۆفرۆش کە بەرامبەر خەڵکی کوردستان دەکەن. هەڵبەت جەمال موتکە بەرپرسی یەکەمە لەسەر ئەم بابەتە. اینجا مەسعود بارزانی اینجا کوڕەکەی لەبەر ئەوەی ئەمانە حکومڕانن، یعنی خواستنی کچێک کەی عیبەیە، کەی تاوانە، کەی جەریمەیە، بچن بەو شێوازە لێ بدەن. لەبەر ئەوە کوڕی هەژارێکە، کوڕی فەقیرێکە، هەرچەندە کچەکەش لە ماڵێکی زۆر گەورە نین، ها کچەکە هیچ نین، تەنانەت خەڵکێکی ئەتیادین، بەڵام دیارە مامی کچەکە و براکانی لای جەمال موتکە پێشمەرگەنە و چەتەی ئەون جاشی ئەون ئیتر بابچی لێ بدەین. هاوڕێیان ئەم بابەتە زۆر ناخۆش بوو کە من زانیم لە ژنەکەش داوە، لە دایکی ئەو کوڕەش داوە، بەڵام لەژێر سایەی و حکومڕانی مەسعود بارزانی کوڕەکانی هەموو شتێک دەبینین، هەموو شتێک دەبیستین و ئەمە کۆتایی ئەمەە نابێ، لەبەر ئەوەی خەڵکی کوردستان بێدەنگە لەسەر ئەم تاوانانەی کوڕەکانی مەسعود و نەوەکانی مەڵە مستەفا بەرامبەر خەڵکی کوردستان دەکەن. نابێ ئەمە بێدەنگین، ئەبێ بەرامبەریان بۆستین، ئەبێ قبول نەکەین، ئەگەینا ئەم نمونانە زۆر دەبن و بەردەوام دەبن. زۆر سوپاسی ئەوە دەکەم، وێنەکان شتی تریشم لایە، زانیاری تریشم لایە، بەڵام ئێستا پێویستاکە بڵاویکەینەوە باسکەین، بەڵام ئەو بەرپرسە پارتیە گەنگە کە ناوی جەمال موتکەیە لە پشتی ئەم قەزیەیە. شتی تریش لە داهاتوودا بوتان باز دەکەم. بمێنن بە خێر و خوشی.